این پێشکردن بابەتە سەرەکی بوو di گفتگۆیە دموکراتان de. قەدەغەکردنا چوون و هاتنê li kampa Mexmûrê bandoreke neyînî li ser tenduristiya penaberan kiriye. Lêkolînên nû derketine bo nexweşiya penceşêra Benkiriyasê. Dem baş bînerên hêja ji stûdyên Dengê Amerîka li Washingtonê bi xêr hatnawe dikin bo bernamek nû ji Kurd Connection. لای منیشەوە سڵاوتان لێبێت. بربژارەکانی پارتی دیموکرات بۆ سەرۆکایەتی شەوی ڕابردوو لە لۆس ئانجلیسی کالیفۆرنیا مشتومڕێکی چڕیان ئەنجامدا. 7 کاندید تیایدا بەشدار بوون و بەرنامەکانی خۆیان لەسەر ئابووری، خزمەتگوزاری تەندروستی، گۆڕانی کەشوهەوا، هەڵمەت بۆ ڕیفۆرمی دارایی و چۆنیەتی شکستپێدانی سەرۆک ترامپ لە هەڵبژاردنەکانی ساڵی داهاتوودا خستە ڕوو. ئیمپیچکردنی سەرۆک ترامپ لەلایەن ئەنجومەنی نوێنەران لەم هەفتەیە خاڵی سەرەکی ئەو مشتومڕە بوو کە لەلایەن بەرنامەی نیوز ئاوەرزی PBS و پۆلیتیکۆوە ڕێکخرا بوو. هەموو کاندیدەکانی دیموکراتەکان پشتیوانیان لە ئیمپیچکردنەکە کرد، لە ناویاندا جۆ بایدنش کە لە ئێستادا لە پێشەنگدایە، بەڵام بایدن گوتی ئەگەر لە ساڵی داهاتوو ئەو هەڵبژێردرێت لەگەڵ کۆماریەکاندا کار دەکات. من هەمان ئەو بیر و باوەڕەم نییە وەک لێرە هەیەە، گوایە ئێمە هەرگیز ناگەینە شوێنێک تا جارێکی تر پێکەوە هاوکاری بکەین. ئەگەر وابێت ئەوە ئێمە مردوین وەک وڵاتێک، پێویستە ئێمە بتوانین بگەین بە ڕێکەوتنیەک. بایدن کە تەمەنی 77 ساڵانە بەڵێن نادات ئەگەر هەڵبژێرێت خۆی بۆ تێرمی دووەم کاندید بکاتەوە. بەپێی چەندین ڕاوەرگرتنی گشتی لە پاش بایدن سیناتۆری ڤێرمۆنت بێرنی ساندەرسە. ساندەرس هێرشی کردە سەر تۆماری ئابووری سەرۆک ترامپ. ئێمە پێویستمان بە ئابوووریەکە کە بۆ خێزانە کارکەرەکان باش بێت، نەک بۆ تەنها لە سەدایەک و هەڵمەتەکانی ئێمە هەمووی لەسەر ئەمەیە. سیناتۆری ماسەچوسێتس ئەلیزابێت وارن سەنگی خستە سەر ئابووری. وارن بەڵێن دەدات دابەشبوونەکانی نێوان دەوڵەمەند و هەژارەکان نەهێڵێت. کاتێک دەبینیت حکوومەتێک کە کاری باش بکات تەنها بۆ دەوڵەمەندەکان و ئەوانەی پەیوەندی باشیان هەیە، ئەمە گەندەڵیەکی تەواوە و دەبێت وەکو خۆی ناودێری بکەین. پیت بوودەجیجی شارەوانی ئیندیاناژ لە ڕیزی پێشەوەی پێشەبڕکەی دیموکراتەکاندایە. بۆدیجەج هۆشداریدا بە دیموکراتەکان کە بە پێشنیازە سەختەکانی ئابووری دەنگدەران لە خۆیان دەکەن. بەڵێ پێویستە ئێمە بیرروکەی گەورەکانمان ڕابگەینین و بەڵێ دەبێت باج لەسەر کەسایەتی دەوڵەمەندەکان و کۆمپەنیەکان زیاد بکەن، بەڵام دەشتوانین بەڵێنی ژیرانە بدەین، دڵنیابین لەوەی بتوانین بەڵێنەکانمان بەجێ بگەینین. کاردار ئەندرۆ یانگ هۆشداریدا بە دیموکراتەکان مەترسی دۆڕاندنیان هەیە لە ساڵی 2020 ئەگەر تەنها سەرنج بخەنە سەر سەرۆک ترامپ. تا زیاتر ئێمە وانیشان بدەین کە داناڵد ترامپ هۆکاری هەموو کێشەکانە، زیاتر ئەمریکایەکان متمانیان بەوە نامێنێت کە ئێمە بەڕاستی کێشەکانی کۆمەڵگەکانمان دەبینین و دەتوانین چارەسەریان بکەین. بابەتەکانی بازرگانی و سیاسەتی دەرەوەش لە دوایین مشتومڕی دیموکراتەکاندا بایەخی پێدرا. چەند کاندیدێک پشتیوانی خۆیان بۆ خۆپیشاندانەکانی سەر بە دیموکراسی لە هۆنگ کۆنگ دەربڕی. ئەم مشتومڕەش لە کاتێکدایە نزیکەی مانگونی وێگماوە بۆ یەکەم هەڵبژاردننی بەرای دیموکراتەکان لە 3 مانگی 2. Di doh pêşemê de rêberên Kongresa Emerîkî li ser împêçkirina Serokê Amerîka Donald Trump guftego kirin û niha li benda gava duyemîn li civata senatoran û biryara wê. بەپێی دەستوری ئەمریکا پێویستە سینات دانیشتنێک ئەنجام بدات و بەڵام لەوێ جیاوازێکی زۆر هەیە لە نێوان ڕێبەرە دیموکراتەکان و کۆماریەکاندا. دیموکراتەکان ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا جەخت دەکەنەوە لەوەی لێکۆڵینەوە و لە کارلادانی سەرۆک ترامپ هەر دەبوایە بکرایە. ئەوە کارەساتە کردارە بێمانەکانی سەرۆک وەها بکەن لێکۆڵینەوە بۆ لە کارلادانی ببێتە شتێکی پێویست، هیچ بژاردەیەکی بۆ نەهێشتینەوە. سەرۆک ترامپ هیوای وایە ئەو بەرنووسە پەسەندکراوەی ئەنجومەنی نوێنەران بنێرێتە سیناتی ئەمریکا کە کۆماریەکان تیایدا زۆرترایەتین. هەمووی فێڵ و تەڵەکەیە، ئەم پرۆسەی لێکۆڵنەوە لە کارلادانە فێڵ و تەڵەکەیە، چاومان لەوەیە ببرێتە سینات. ئێمە ناتوانین پارێزەرمان هەبێت، مافی هەبوونی گەواهی دەرمان نییە، لە ئەنجومەنی نوێنەران هیچ مافێکمان نییە، ئەمە شەرمەزاریەکی تەواوەتیە. لەسەر ئەم دۆسەی ئیمپیچکردنە ناکۆچیەکانی نێوان دیموکراتەکان و کۆماریەکانیش قوڵتر بوونەتەوە.
دیموکراتەکان و بڕوایەدان دیموکراسی ئەمریکا کەوتۆتە بەرمەترسیەوە لە کاتێکدا کۆماریەکان دەڵێن دیموکراتەکان دەیانەوێت ئەنجامەکانی هەڵبژاردنەکەی 2016 هەڵبوەشێننەوە. لە ئەمریکا هیچ کەسێک لە سەر و یاساوە نییە. دانالد جەی ترامپ ئاسایشی نیشتیمانی کردە قوربانی وەک هەوڵێک بۆ فێڵ و تەڵەکەکردن لە هەڵبژاردننی داهاتوودا. بۆ ئەو هەوڵەشی تا دەستێوەردانی دەرەشی لە هەڵبژاردنەکانماندا بکرێت دەبێت ترامپ ئیمپیچ بکرێت. دیموکراتەکان ناتوانن هیچ شتێک لەسەر بنچینەی ڕاستی لەسەر ترامپ بسەلمێنن. ئێستا تەواوی سەرنجەکان لەسەر سیناتی ئەمریکایە تا بزانرێ ئەگەر بڕیارە پەسەندکراوەکەی ئەنجومەنی نوێنەران نێردرایە سینات لەوێ چی دەکرێت؟ پێویستە لێرەدا هەڵوێستمان هەبێت. یەک بەرەنجام هەیە بۆ کەمی بەڵگەکان. لێکۆڵینەوە شکست خواردەکان و ئەم دۆسەیە لەوە ڕوونتر نابن کە چ بەرەنجامێکیان دەبێت. پەیامەکەی ڕێبەری کۆماریەکان نیشانی دەدات کە ناخوازێت دادگایکی ڕەوا بکرێت، ناخوازێت بە ویژدانەوە کار بکرێت و ناشێوێت ڕاستیەکان بزانێت. ئەم دابەشبوونە سیاسیە لەسەر بڕیارەکەی ئەنجومەنی نوێنەران هەر تەنها لە ناو کۆنگرێسدا نییە و ڕۆچۆتە ناو کۆمەڵگەی ئەمریکاییشەوە. بەپێی ڕاوەرگرتنە گشتیەکان زیاتر لە سەدا 40 ئەمریکاییەکان هاوڕای سەرۆک ترامپن کە ئەم پرۆسەی ئیمپیچکردنە سیاسیە، بەڵام لایەنگرانی دیموکراتەکان ڕایەکی تریان هەیە. ئەم پیاوە بەردەوام درۆ دەکات، یاسا دەشکێنێت، دەستور پێشێل دەکات. لەگەڵ ڤلادیمیر پوتیندا فێڵ و تەڵەکەی کرد و هەڵبژاردننی یەکەمی برد. ئێستاش هەوڵ دەدات بۆ دووهەم هەڵبژاردن. پێم وایە بەڕاستی ئیمپیچکردنیکی بێبەهایە، هیچ بنەمایەکی لۆژیکی نییە، بە تایبەتیش لە پەیوەندی بە بەندەکانی دەستورەوە بۆ لادانی سەرۆک. ئەم دۆسەی ئیمپیچکردنە جۆش و خرۆشێکی تریشی داوەتە لایەنگرانی کۆماری و دیموکراتەکان، وەک چاودێر دەڵێن لەوانەیە بەرزترین ڕێژەی بەشداری دەنگدەران لە هەڵبژاردنەکەی ساڵی ئایندەی سەرۆکایەتیدا ببینرێ. بەشداریەک وەک دەڵێن دەگمەن دەبێت لە مێژووی هەڵبژاردنەکانی ئەمریکادا. هەر دەرباری بریارە جواتە نونەران دێ کۆنگرسا ئەمریکی دە بە ئیمپێچکردنا سەرۆک دۆنالد ترامپ و تەوانبارکردنا وی بێکارانینا دەسەڵاتە خوێ بۆ بەرژەوەندیین خوێ یەن تایبەت. لێ بەلێنەها ئەv بریار دەرباسی جواتە سەنەتۆران ژی دەبێ و لەور وێ بریارە داوی بێستەندن بۆ وان تەوانان. ئەv بریار بووە جihê گفتگۆیان دێ کۆلانە ئەمریکی دە و دەرباسی ئاستا سیاسی ژی بووە هەم لە هەندر هەم لە دەرڤی ئەمریکا جی. ئەمێ vê babetê bi mêvanê xwe li stûdyo birêz Kanî Xulam rêveberê tora zaniyariyan Emerîkî yê Kurdî li Washingtonê em ê guftugû bikin. Kak Kanî tu bi xêratî pêşî. Kak Kanî ev biryara got hat stendin di derbarî Donald Trump de çi qasî karîgerî bandor li siyaseta Amerîka kirî wek dojî medît debêta demokrata de babeta serekî bûniha herkes jî behsayê dike him di aliyê rojnamegeriyê de him di kolana de. Rast Donald Trump siyaset kiriye germ. Donald Trump امێژن لە نیویۆرکێ نیویۆرک تایمز قەزەتا و لە ئەمریقای ئەم پر تێفرۆتان 4 ملیۆن زێدە دەفرۆشە. بەرێ وەختە دانالد ترامپ تەرۆک بوو ئەمریکی ئەمێژن سەدی 5 سەدی 6 ئۆی ددان ئانا دەهازێدە ڕای خۆ دەدن ئانا دەهازێدە گۆداریە سیاسەتێ دکن ئانا دەهازێدە تەماشا کو ئێک و بەروان سەروان ئاخافتنێ دکن تەماشێوان دکن. دیتنامەدا ئەوێ یان ئەمریقا ڕەوشێکی ئەوکدا دەرباستبە یان ئەمبێژن دنیا بە خۆ ڕەوشێکی تەنگدا دەرباستبە ملت نەرهاتە و هەندوری ئەمریقای داژی پرۆبلەم هەنە پرۆبلەم daha زێدە هینکی دبێژن ئەمبێژن ئەم دۆناڵد ترامپ ڕاست دبێژە هەر تشتێوی باشن ئەم گەرە پشتگیریاوی بکەن. لێ دیتنامەدا زانەبوون زێدە دەبێ وەختە زانەبوون زێدە بە ملت پێشیا خۆ دەها باش دەبینە ئەم ساڵێک مایە ئەمێ بزانبن ئەوێ پشتگیریە دۆناڵد ترامپ بکن و یا ئەوێ ژێراڤێژن هەرە ماڵە خۆ باش دژ بۆ هەلبژارتنانەها ساڵاتێ یان ساڵان و ئەمێ دەرباسی هەلبژارتنا ببن وێڤەیە ببێ
آلیه کی ام بیشتر پشگیریه که گاوه که باشش بو دموکراتان ده هفجارتنات. ویا بدل یام ویا خواستو که دموکراتیه. خوازن دونالد ترامپ بکن مثلا ان مزن. درواد که کرداد فروشه ام ویژن دیکتاتورا هفیوینا چید که سروکی قرا با کورش سروکی ترکیه هست که وان انسانا قریدی وان نپر باشه هلا دموکراسی دا هلا مافی مروفا دا هلا ام ویژن چاپمنیه دا وی یام وا خستو که دموکراتیه از نزانم ما ده اوی 11 اوی بله جبو سیاست درve امریکا وک نمونه که وکیزه که یا ناو نتوی هر کسی بچاوه کی بترسوک لامریکا دنارن و ریزه و هیبتی لیدگرن نها اف بریارا گو درکت چقسی کاریگری لسیاست درve یا امریکا کریه تایبتی پیوندی به ولات ناتو به اندام ناتو و بروجلات ناویر دیتنام دا دنیا عالم دنیا را چه به واشنگتن دا دیتنام دا کو نقاشا کو دونا پیر بو 12 ساعت کرد یک جمله کی بی نقاش توپ تکه اوجی هر کس بن قانون دایه نک اس سر قانونه بله با یعنی چه هندره نواروکا وی نقاشه وی گوتو بجه باش بود دیتنامه دا جبو دنیای باش بود جبو روزلات ناوی باش بود جبو ایک روسیای دا امویجن دخوازن نخوازن امویجن یک سروک حتی بمره سروک ایوان به بله باشه کانی پرسک جالی دنی و عالی سیاست دروه یعنی امریکا تجربه کوی تایبت هیه وک نمونه یعنی اف امپیچمنت لامریکا تنه دبه اف کاره ببه وک نمونه جبو ولات دن درساجه بگرن فهم بکن که ديمقراطية شاوي ايكو دفن از ديمقراطم و ايكو شرطين ديمقراطية تيننجي بشي خدا باشي سرگل دیتنام بدا ویتشتا پر باش بو پر نمونکی باش بو پر تشتکی یعنی جبو طلبا جبو ايكو دخوينن ديمقراطي چیه ام گل یعنی به زحمت برا پیشی ها ببینه و برا پیش وهره برا حضوری وی هبه دنیا عالمی دا انویژن 5000 سال دیروکا ما هي تشتكي وقت ديمقراطية كو بتوني قال زيدة قال مطلوب يعني ممنون بك بركيما جبوي دي تنام دا تشتكي باش بو يعني تدويج وي تاثيراوي اوي هبه اللي نروش كده يعني اوي 10 سال دا 5 سال دا 7 سال دا اوي دي تنام دا اوي هبه بلي كاني قال لك سباس بو هاتناته و اخفت نيته لسر في برياراغو جرينج د امريكا د كان بچايمل ريب به چگو هرتني بخربينه گلك سباس كان غلام ريبري تورا زانيارين امريكان كردستان واشنطني گلك سباس کامپا مخمور له هرما کردستانی بوی مالا گلک پنابران و جیانا خل ویده آوادکن لیبلی جبر قدغ کرنا چونو خاتنی کامپ ایدی باندور له روشا تندرستی و جیانا پنابران کریه زانیارین زیدتر دوی راپورتی دی. او ونیک جیانا کامپ مخموریه کو خلکن وی بشتاری دعوتا بو کوزاواکی جه خلک مخموره دبن کلور مازن بونه لیل پش وی شاهیه چیروکن خمگین د دل او چاوین وان پنابرند جیه کرتیه اوا شخص 14 سالا ایولی مزالومی منا فلج بیا عادره ما قال جورا بر تختر ما بر هولت قال تخترو ما بر بغدو ما پشتو عملیات کر جده هزار پنج حتون هیگت عادره با خدا اگر ریف جعفر ریگی هستو گرتین هلی کرین هیف جوگی ده هیف جوگی مجبر کنترل تختر معزمین وین داسمیج هین والله ام ناکوری بچی معزمیون بینی تشتک خستین مادنین نول هن بین خسته تشتکی واسو خستین مادنین هم احتاجین وش خستین خواه بگیرین الا ها جورک ام بچی هولیر ام احتاجی وش بداریتینی او شعفر ریگی هتیا گرتن خدا و مده ظالمی که وجه کری آجیل وی زوری برن ما پرد دوی حتی احتاجیش مارا اونیا احتاجین و نین
پشتی کوشتنا کاربدستن بالیوسخانه ترکیه لهولره ده لگور نشتجیهین قامپه ریا قامپه جبر رفشه اولهی جوالی هرما کردستان و هاتیه گرتن. جبر ویجی خلق قامپه زحمتی دکشینن جوالی تندرستی و آبوری و. مدیا کاربدستا ناوند تندرستیه که بخواه جنک آلمانه و جسالا 1994 ور و خدمت خلق پنابردکه. اوره هاتیا کورد کرن نافین محمود و هودر و او دبی صدمه کو هند نخوش نکردن خوابی کردن خاصه هنه که پیوست نه اگر مروف تیخ پیشتا و خواه هند نخوش نه به راشن کرونیک نخوشین کرونیک پیوهیه یعنی دم دریش مثلا تانسونه بلین نخوشین دل ام بجنم 20 کس به اپیلپسی 16 کس به کانسر یعنی کانسر نمونه به نمونه کانسر چشته که ایکو روش ویده در باسته که نخوش خانه که تایبت جیره پیوسته تداویه که تایبت جیره پیوسته جبوه لازمه نخوش بچه حولیر لی دنگی امریکا هول داکو ادعای نشتجیهین قامپیج کاربدستن هرما کردستانی ببرسن. لی نه پارزگاه هولری نه جی براوانی آسایشی و نه جی وزیر ناخویی آمده نبون و داخویانی ندان. لی بلی دیندار زباری برپرس قومیته نرخاندن و برسفداین راپورتن ناو دولتی حکومت هرما کردستانی ادعاین پنابران پیشراست نکر. خلقی کمپی مخمور است و مبستی خویندن هاتو چونیان با هولیر بردوامه و با مبستی ایشو و فراسی ایش کردنیش هاتو چونیان بردوامه و رواری تندرستیش اگر پیوستیان با اوکاری هبید یا هاتو چونیان نخوشخانکان لهولیر هبید هواش بردوامه برای اما اوت یا متنه و متنه بتواضی رابطه کنیم دعالی دنده برپرسی ریخستنا چاودری مافی مروان آنکو هیومن رایتس واچ بو روشلاتا ناوین سارا لی ویتسن بری چند هفته یک داخویانی یک بلاف کر و تیده ده بیجه کاربدست وهانه کارن همی کسین لناوا کمپه جبر احتمال هبونا هن حسکرین پگکی جزا بکن بیگو چه دلیل دست وان ده هبه کو وان کسان تاوان انجام داینه خلقین کمپه جبر گرتنا ری پریشان بونه وکی اف دایی که که درگوشا ویا 6 مهی جبر که دخال اولهی ده ری ندانه که وی ببه نخوشخانه هولری مریه بوچه حتی اسخم جو بیرو و رزالت للسيطرة دش بیرو منو چه 5 ساعت او مندال ما سه دست من او زارو قلبي كان بيبهنو دچو دتا نه لاز بچم حتی او زارو ولی بیچاره دید جن انا بعدم 5 ساعت از مریدا پشتی از بعدم از چم حتی گم خاستش خو زارو تمام بی گرتنا ری نه بتنی باندوری لسر تندرستی دکه لی باندوری لسر ابوری یجی دکه ام روزانه 1000 کارگر 1000 عملی متشو حولی رو تحت نو که او تشتینینه نو که همو روش قدخه اگر یک حولیر بمینتن در دیخنش در وی سنری کردستانه اف گلک یعنی 160 قمپه همی عملیه اف عملانه به شول و به کارن چه راتبکش چی ملو و نویتن اگر روزک شول نکن دی به راتب به پارمینن وکی تیزانین پرانی نشتجیهین قامپه ده سال 1993 ده جه ترکیه رویانه و لقامپه ده بجیه بونه. ده سال 2011 ده جی آجانسا پنابران یا نتوین یک بویی او قامپه و قامپا پنابران بناف کر. لجیان لوی قامپه بردوام ده به. و زاروکین قامپه لور حاطن دنیای و مازم بونه. وکی وی ماموستایی. تمنی من و ام. مهاجر بینه یعنی به هزار نوت و چار اجدایک بیم نبیه 20 روش ام پنابر بین ام هاتین نه از مازم بیم ما خلاص ما دبستان خلاص کریا زورو که مهنه و اوریوتیا ما مهاجرتی هیچ بردوامه هیوین زاروکین قمپا مخموره مازنن جبوجیانه کی باشتر وکی اف دیلان نشانی داده چاوا جیان خلکی لوی قمپه بردوام دبه ئێزیدەکان لە کەمپی پەنابەرانی شەهبە جەژنی ئێزی دەگێڕن و پامنێرمان نەورۆز ڕەشۆ باز لە چۆنێتی پیرۆزکردنی ئەو جەژنە دەکات.
ئێزیدیەن عفرینێ کول هەرێما شەهبا کوچگیرینە جەژنا ئێزی ئانگ و جەژنا ڕۆژیە پیرۆزکردن bi serdana goristana jangoriyan û vêxistina moman li ber gorên her hey zarokên Efrînê ku di tûbarana artêşa Tirk delser Rifetê jiyana xwe ji dest dabûn wan daxwaza aştiyê kirin. طبعا vîya gelê êzdî gişkî ji destpêkê de aştiyê dixwazin yani ser vê tiştî tim komgî ser me çêdibin dîsa jî em aştî dixwazin em ticarî şer naxwazin şer hez nakin em ji gelê xwe jî hez dikin. Bawermendên êzîdî ku rojiyên şêrşems xwadan û êzî girtin bi şahî û umîda vegera Efrînê li hev kom bûn û fitara xwe bi xwarinên folklorî yên taybet bi cejnê parvekirin. Yani sê roj rojê me digirtin her bawer ke mala êzdî yekîtiya êzdî bû nedibû hemî hevalê me li hev kom dibûn milletê me êzdî gil me kom dibû zatil bir jî yekîtiya êzdî dîsa em berdewam min têde îro jî me got em fitarekî xwe cemaî çêkin meselen malbatnî melvir hene em ji pir tişta mehrûm bûne ziyareta em mehrûm bûne em ji taç hela mehrûm bûne me got em şîvekî xwalvir çêkin hin malbatî me yî êzdî li vê derê werin fitara xwalce me vekin. Piştî xwarina fitarê qewl û niyazên ola êzîdî hatin xwendin û xêr û bereket ji Xwedayê dilûvan hate xwastin. Navê Xwedê û tawûsî melek diberrewe em kêmin Xwedeyî temama rehmet dê û bavê hazira cî û mekanîyan têda Xwedê û tawûsî melek ava bike bi xêr û bereket bike dîn û îman û axiret bike. Şahiya bawermendên koçgirî kêm maye çimkî ew ji axa Efrînê dûr ketine û rojane agahiyên xemgîn ji hundir Efrînê digînin wan. Hem goristanê bavûkalê me kalûpîrê me li çona me man û hemû dergehên me pîrûz û bûmbarek hemû mezaratê zaretê me êzdiyan çi çêlxane çi Parsa Xatûn çi Şêh Hemîd çi Melek Adî Şêx Berekat hemî mezaratê me niha dibin destê çetan e ji bo yekê ev cejna me hinekî bi xemgînî derbist dibe. Hêjayî bi bîrxistinê ye ku ji ber desedanîna Tirkiye li ser Efrînê êzîdî weke piraniya gelê herêmê hatine koçberkirin bi sedan malbatên wan li şehba bi cih bûne li vê derê ew cejin û mûnesebetên xwe pîrûz dikin. Newrûz reşa dengê Amerîka. Nexweşiya penceşêra benkiryasê gefeke mezin li jiyana zilaman dike lêbelê lêkolîn li ser berdewamin û niha hin lêkolînên nû derketine dibe guhêviyekê bide nexweşan û ev nexweşî bidawî bike. Endama dadgeha qanûna bingehîniya Amerîka Ruth Bader Ginsburg yek ji binavûbanktirîn kesan e ku rizgar bû ji şêrpenceya maîdê an ku şêrpenceya penkiryas. Ev du car ew ji şêrpencê rizgar dibe ji ber ku nexweşiya wê di rêya testên nû de zûtir diyar bû. Dermankirina kîmyawî yek ji bijarên dermankirinê ne. Lê tenê neh ji sedî ji nexweşin şêrpenceya penkiryas tenên nêzik 5 salan dijîn. Cihê penkiryas cihekê veşartî ye. Loma zehmet e yek bizane eger şêrpencê ew dergirtiye. Ew dikeve pişt maîdê û bi zik û kezebê hatiye veşartin. Ev yek dihêle ku bi zehmet girê bên dîtin. Dr. Soma Shakar Krishna ji navenda Wexner ya saxlemiyê ya zanîngeha Ohio dide zanîn ku nîşanên vê nexweşiyê berî wext diyar nabin. Patricia Beatty êj di maîda xwe de hebû. Doktorê wê di rêya testa sonogramê de girêyek dît. Wî got ku min girêyek ya hey û ne zelal e eger ew şêrpence be yan ne. Demê girê tê dîtin, doktor dikarin ava di nav girêyê de test bikin. Lê zehmet e ew bizanin ka kîjan ji girêyan şêrpencê girtiye. Dr. Krishna lêkolîneka nû kir da ku di rêya mîkroskopê de dîwarên girêyê bibînin û bizanin eger wê bibe şêrpence yan ne. Di vê rêda em dikarîn encamên testên xwe not û 6 bû not û 7 sedê piştrast bikin. Testkirin bi rêya Amêrika biçûk çê dibe ku doktor dikarin hundirê girêyê bibînin. Bi temaşekirina wêneyên dîwarê girkên ku bi vîdyoyê diyar dibe, em dikarin piştrast bikin eger şêrpence be yan na. Bi vê alava nû, doktor dikarin jiyana nexweşî biparêzin. Lê dîsan divê pêş dem girê bibînin û pişra test jê re benkirin.
ئەف تێستانە گرانن و دەبێت شتێکی زەحمەت و پرانیانە خۆشن شێرپەنجەیە پەنکریاز بکەن. دکتۆر کریشنا دەبێژە باشترین ڕێیا پشتڕاستکردنێ ئەوە کو تێستن خوینێ بینکردن. لێکۆلەر لەسەر وەیەکێ کار دەکەن کو بکارن بە ڕێیا خوینێ ناز بکەن. لێ تانەها ئەو نەگەهشتنە وێ قۆناغێ. لە گوندê Parezan ya bi ser bajarokê çwarta ve pîremêrekî nêzîkî 2000 dîkê eloka wê de xwedî dike û bi hezkirin guhdanê bi wan dike. Kamberê xwe bidin vê raportê bê çawa guhdanê bi wan dike. مامڕەسوولی 65 ساڵ شوانی زیاد لە 2000 قەلە لە گوندی پارەزانی سەر بە قەزای چوارتا. ئەو لە گوندەکەیدا سەرقاڵی بەخێوکردنی قەلە و تات و ئێستا ژماری قەلەکان 2000 دانیان تێپەڕاندووە. ئێمە کە ئەم قەلانە بەخێوەکەین هەر لە جوچکەیەوە خۆمان بەخێومان کردووە. بەرهەمی هێلکەکانی کۆ کراوەتەوە و کراوەتە جیاز و لەبەرەوە کراوە بە جوچکە و وردە وردە پێمان گەیانن. لە تەمەنی مناڵیانە عەلەفەکەیان وردە دوایی بەرەبەرە بۆیان زیاوەکەن و بۆیان گەورەکەن. دوای ئەوە ئیتر کە تەمەنیان گەورە بوو عەلەفەکانیان بۆ ئەگۆڕن و عەلەفیانەوەنی. مامڕەسوول بە درێژایی ڕۆژ سەرقاڵی قەلەکانە. هەموو بەیانیەک زوو لە خەو هەڵدەستێت و ئاو عەلەف بە قەلەکان دەدات و دواتریش پێشیان دەکەوێت بۆ سەر گردەکانی قەتپاڵی لادەیەکە. بەیانیان لە 6:30 بۆ 7 دەرگایاندی ئەەکەینەوەیان بین بۆ ئەم یاڵانە شوێن بە شوێنیان گێڕین و دوایەوە ئێوارانیان هێنینەوە عەلەفیانهێنی و گەنمیانهێنی. بەیانیان کە زوو هەڵەسم یەکسەر ئاویان بۆ کەمە ناو دۆڵەکەکانیان دەرگایان دیەکەمەوانێ بۆ خۆیانی تر هەرچنە سەر ئاوەکان ئاوە خۆنەوانێ و ئەوان بە کێوەکە. هەرگە قەلەکان ڕوو دەکەنە گرد و دەشتەکانی دەوروبەری لادەیەکە دەست دەکەن بە خواردنی بەڕوو برنجەگیا و وێنجە. بێتاقەتەکەی دەوایە کە ڕوو ناکاتەوە ماڵەوە ئەبێ کۆی کەیتەوە ئێستا بۆیە من سعاتێ لەمە پێش چوادەورم گوتون کۆم کردوونە لە دەوری ماڵە بڵاوە نەکە گەلا کەملینا ئیتر بۆ خۆی چقەڵی خوا ڕێوێ خوا و دەڵە کوشتدایان خوا خەسارمان لێەکەوێ. ژماری زۆری قەلەکان کە بەم ناوەیەدا پرش و بڵاو بوونەتەوە دیمەنێکی تایبەتی هەیە و زۆر جارگەشتیاران کە بەم ناوچەیەدا تێ ئەپەڕن و سەرنجی شاوەکانی ڕادەکێشێت و سەرێک لە کێڵگەی قەلەکانی مامڕەسوول ئەدەن. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، قەزای چوارتا. و لەگەڵ ئەو دیمەنە جوانی گوندی پارێزان دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا بەرنامەی داهاتوومان هەر شاد و بەختەوەر بن. هەر شاد بن.